کەشتی هەڵکۆڵین و گەڕان و پشکنینی فاتیح یەکەمین هەڵکۆڵینی قوڵایی دەریای نیشتیمانی لە دەریای ڕەش ئەنجامدا. لا کێڵگەی گازی ساکاریا 320 ملیار مەتر سێجا یەدەگی گازی سروشتی دۆزیەوە و بۆش بڕی خەرجی ساڵانە بە نزیکەی 12 ملیار دۆلار لا کڕینی گازی سروشتیدا کەم دەکاتەوە. ڕۆژی هەینی ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا وەک موژدەیەک بە گەلەکەی ڕاگەیاند کەشتی فاتیح توانی گەورەترین کێڵگەی گازی سروشتی لە مێژووی تورکیادا بدۆزێتەوە و بووە یەکەم بەرهەمی کردەیی کارەکانی گەڕان لە دەریادا. Şimdi müjdemizi sizlerle paylaşmak. بەپێی ئەو زانیاریانەی حکوومەتیان قەرا خستوێتە ڕوو ئەم دۆزینەوە لەمە دووە دەرگا بەڕووی قۆناغێکی نوێدا دەکاتەوە بۆ کارەکانی گەڕان و پشکنین لە دەریاکاندا و وا دەکات گرنگی کۆمپانیا تایبەتمەندیانی و دەوڵەتیەکان بە دەریای ڕەش زیاد بکات هەروەها هاوکێشەکان لە ناوچەکەدا بگۆڕێت. Karadeniz'de ئێستا تورکیا لە ڕێگەی بەرهەمهێنانی 45 ملیار مەتر سێجا گازی سروشتی لە ساڵێکدا تەنها بە ڕێژەی لە سەدا یەک دەتوانێت پێداویستی خۆی پڕ بکاتەوە. لە سەدا 92 پێداویستەکەی دیکەی گازی سروشتی لە ڕێگای هێڵی بۆری لە رووسیا، ئازەربایجان و ئێران و هەروەها گازی سروشتی شلکراوەش لە ئەمریکا، نەرویج، قەتەر، جەزائیر و وڵاتانی دیکەوە هاوردە دەکات. لە کاتێکدا نرخی نەوت 120 دلار بوو لە 2014 تورکیا بڕی زیاتر لە 20 ملیار دلاری بە گازی سروشتیدا بوو. بەڵام کاتێک نرخی نەوت داکشا بۆ 30 تا 60 دلار تورکیا لە 2015 دواتر بڕی ئەو پارەی لا کڕینی گازی سروشتیدا لە نێوان 10 تا 15 ملیار دلاردا بووە. دۆزینەوەی کێڵگەی گازی سروشتی نوێ لەلایەن تورکیاوە دەبێتە هۆی زیادکردنی بەرهەمهێنانی ئەم جۆرە گازە و ڕێگەگرتن لە هاوردەکردنی گازی سروشتی. ئەوەش ڕۆڵی گرنگی دەبێت لە کەمکردنەوەی پشتبەستن بە دەرەوە و لەم پێناوەدا تورکیا لە دەریای ناوەڕاستیش کارەکانی گەڕان و پشکنینی چڕ کردوێتەوە و لە ڕێگای کەشتەکانی یاڤوز و فاتیحەوە 9 هەڵکۆڵینی قوڵایی دەریایی ئەنجام داوە. یەشار ئارسلان سەرۆکی یەکێتی دابشکردنی گازی سروشتی لە تورکیا ڕایگەیاند تورکیا ساڵی ڕابردوو 45 ملیار و 300 ملیۆن مەتر سێجا گازی سروشتی هاوردە کردووە و ساڵانە 12 ملیار دۆلاریان بۆ گازی سروشتی خەرج کردووە. ئەگەر ساڵانە 10 ملیار مەتر سێجا لەو بیرە تازە دۆزراوانەدا گازی سروشتی بەرهەم بهێندرێ تێچووی گازی سروشتی هاوردەکرا و ساڵانە نزیکەی 2 ملیار و 600 ملیۆن دۆلار کەم دەکات. بەوتەیە و بەرپرسەی تورکیا لە 5 ساڵی داهاتوودا ماوەی گرێبەستەکانی هاوردەکردنی گازی سروشتی بە نزیکەی بڕی 30 ملیار مەتر سێجا کۆتایی دێت. بە دۆزینەوەی کێڵگەی نوێژ دەتوانرێت بەشێک لەو گازە سروشتی هاوردەکراوەی گرێبەستیان لەسەر کراوە پڕ بکرێتەوە.